فەرموو کاکە. وشکێ کوی ئەتۆکوی باشی؟ سەرڕۆژە نام نەخواردی یارێ خواردنەك شتێکتان نێبمان دەنێ لە خزمەتان فەرموو یاخوا بەخێر بێ بەخێر بێ یاخوا فەرموو یاخوا بەخێر بێ فەرموو خۆی سەلامەت بی. وشکە واوێ لە چێ دەینەنگۆ وەڵا لەکانی بیرتان هەیە ناوەڵڵا بیرتان لۆ لێدەم ناوەڵە بیرم بۆ چه کاکە دارتان لە حەوشێ هەیە ناوەڵە دارمان نییە دارێکی گەورە دۆ دەچێنم سێبەرەکەی لە خۆتی ساحەت دەکەین لاوی دەستەکانە خۆش بێ ناوەڵە نامەوێ وشکە قسە چکەم بەڕاستی برێ کاکە برێ ئەمە گەنجینەکەم لە ناو ئەو ئاردێ هەیە گەنجینە لە ناو عەرزی من بەدی خانی لەسەر کردیە تو گورە دەوس وەڵڵا ئیجاخڕ ئەگەر لەگەر ناو عەرزەی مناوێ بکەواتەوە ئەو گەنجینەی هی منە ئێدەزانج دەکەین چ دەکەین دەبینە شەریک سارێگەز گەنجینەکرد دەبێت نیوەی نیوە بە نیوە بێ باشە وەڵڵا تۆ تێگا. بەستە باش ماری دنیایم لۆچی حتا ئەتومە بی ئەتومە بی